بالنسبة لمنع التجوال قەدەغەی هاتوچۆ لە شاری مووسڵ هەبوو پێنجشەممە و هەینی و شەممە بۆ ماوەی 4 مانگ ئەوەش زیانی زۆری بە ئێمە گەیاندووە شارەکە بەرگەی زیانیشتر ناگەێنێت مەبەستم ئەوەیە کاتێک ناچارمان دەکەن لە ماڵ و بمێنینەوە دەبێت هەندێک هەڵبژاردەمان بدەنێ و بژێوی و خۆراک تا بتوانی لە ماڵە بمێنینە هەر بۆ ئێستا من ناتوانم لە ماڵەوە بمێنمەوە ئەوەش دەبێتە هۆی بڵاوبوونەوەی شەپۆلێکی تری کۆرۆنا. في مدينة الموصل والله الأجواء العيد لە ڕاستیدا کەشوهەوای جەژن باش نییە و هیچ کارێک و موچەیەکمان نییە و هەموو مارچێتەکان بەتاڵن پێشببینی هیچ شتێک ناکەین ئەم جەژنە چونکە پێیان وتین ئەم جەژنە قەدەغەی هاتوچۆ دەبێت. تأمل بهذا العيد وعدونا يعني قالوا ماكو يعني ممنوع تجول. ئێستا هەموو کەس خواردن دەکرێت نەکجل خەڵکی لە دۆخێکی وا دانین ئامادەکاری بۆ جەژن بکەن و تەنها لە خەمی دابینکردنی خۆراک و ئاودان و هیچ شتێکی تر کەش و هەوای جەژن نییە و هاوڵاتیان دڵخۆش نین بۆی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆش لە مووسڵ دەسەپێنرێت.